ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد عوسمان سیاسەتمەدار تاوتوێی چەند پرسێکی گرنگ تایبەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ڕێکەوتنی هەرێم و بەغداد هەروە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانیش دەکەین. کاک دکتۆر سوپاسیان مەدەبوون دەکەین، زۆر سوپاس. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر و ڕێکەوتنەی کێکرا لە سەرەتاییە مانگی چوار سەبارەت بە پرسیینەوت ڕێکەوتنەکە چۆنەڵە سنگن و پێ دوایە بەخێر دەیبینینەوە بۆ خەڵکی کوردستان؟ بەڕاستی ئەو ڕێکەوتنە خۆی باشە بێگومان، چونکە هیچ نەبێ موچە هینەکە بۆ خەڵق و لە عینی وەختیشە ینی کێشەکان ئەوی کە تا ئێستا باسییانە کرد تا ڕادەیەک چارەسەرەکە و هەنگاوێکی شە بۆ ئەوەی وردە ڕێکەون لەسەر یاسای نەوت و غاز، چونکە کە یاسای نەوتی غاز دەرچووی تر تقریبەن ئەو کێشانە باشتر چارەسەرە بێ. یعنی من پێم باشە، بەڵام ئومێدوارم من ینی ڕێیم وا بوو زووتر ئەمە بکرێ پێ چەند ساڵێک، ینی پێویست نەبوو تاخیر بکرێت، چونکە بەڕاستی چەند ساڵێ لەمە و پێشیش هەر دیار بوو دەبێت ڕێکەوتنی جواب بکرێ، چونکە نە کوردستان توانی سربەخۆی ئابووری دروستکە بەوەی کە نەوتی خۆی فرۆشت وەکو بەتەما بوون، و نە تورکیاش ئەوەیە کە بهێڵێتەوە سربەخۆی ئابووری تەبێ. تورکیا دژی کوردەیە، ناوێ هیچ قەوارەیەکی کوردی لە هیچ شوێنێ هەبێ. لەبەرەوە بەڕێی من زووتر بکرایە لەگەڵ حکوومەتی عێراق، بەڵام حکوومەتی عێراقیش وەکو ئەم پیاوەی کە ئێستا هاتووە سوودانی سەرک وەزیرەکانی کەوا باش نەبوون بەرامبەر بە کێشەی کورد، ئێستا فرسەت زیاتر پیا بۆ لەو ڕووەوە. من لەبارەی ئەو مەسەلەی نەوتەوە هەر لە چەند ساڵی ڕەمە و پێش ڕێیم وا بووە، بڵاویشم کردوتەوە لە هەموو شوێنێ، لە ئەعلام و شت باسم کردووە کە کورد ڕاز نییە نەوتی خۆی فرۆشێ، پێویست ناکە نەوتی خۆی فرۆشێ، باشترە ئەو نەوتەیەتی بمێنێتەوە نێژێر زەوی، سەی حەڤەی خۆی وەرگێ لە بەغا کە بریار بوو سەی حەڤە لە پاشا کەمیان کردەوە، ئەوە باشتر بوو بە نیسبەت کوردەوە، چونکە کێشەی نابوو نەوتەکە لە ژێر زەوی ئەمێنێتەوە هی خۆتە. ئەگەر تۆ لەسا و زەویە مایەوە نەوتەکەی خۆتە، نەژمایەوە مۆزوعێکی ترە. ئەمە یەک. دووەمین ئەوانەی کە ڕێیان وابوو کە بفرۆشێ باشە، ڕێیەکیان هەبوو وتیان ئەگەر شەریکاتی نەوتی گەورە بێن لە کوردستان و نەوتی کوردستان بکڕن، تاسیر لە سیاسەتی دەوڵەتەکانیانەکا لەسەر کێشەی کورد. بەڵام من ڕێیم وا نەبوو، وتم تاسیر ناکە. ئیتر ڕێیەکی وا هەبوو کە مچێ مەسەن شەریکەی گەورەی ئەمریکی هاتووە هێ ڕووس هاتووە، قەنەعەت وا بوو کە ئەمە تاسیر لە سیاسەتی ئەو دەوڵەتانەکە بەرامبەر بە کورد، بەڵام ئەوەش ئەو لێکدانەوەی وا دەرنەچوو طەبیعی لە ڕیفراندەم دەرکەوت کە هیچ دەوڵەتێ بە شکڵی پۆزیتیڤ لەگەڵ ئێمە نییە. ئەمە ڕێی منە لەسەر ئەو ڕێکەوتنە، ئومێدەوارم جێبەجێ بکرێ و هاوڵاتیانی کوردستان موچەی خۆیان وەربگرن و لە عینی وەختیشا کێشەکان چارەسەر بکرێ و ئەو کێشانەی لەگەڵ شەریکاتی نەوتیش هەیە بتوانن لەگەڵ عێراق چارەسەری بکەن بە شێوەیەک، وە شەریکاتی نەوت ئەو عەقدانەی لەگەڵیان کراوە زۆر سەیرە، نیوەی پارەکە بوو ئەوانە، یعنی ئەو نەوتەی کە کوردەی فرۆشێ ئەوەڵان نرخەکەی کەمە بە کەمەی فرۆشێ، دووەمین تەنها سەی چلی بۆ هەرێمە مێنێتەوە، باقی هەمووی هی شەریکاتە و هی لولەی نەوتە و هی تورکیاوی ئەمانە، یعنی ئەلەو ناحێشەوە گە تەماشایکەی زۆر سوودبەخش نەبووە بۆ ئێمەیە. باشە، بەس کاک تۆر پێ دوایە ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی ناچاری بوو دوای بڕیارەکەی دەستەی ناوبژیوانی پاریس؟ بەڵێ ناچاری بوو، چونکە ڕێگەی تر نییە هەرە بێ بیکرێ. بەڕێی من پێشەوەش گفتوگۆ هەبوو لە بەینی بەغا و لە بەینی هەرێم، بەڵام ئەوەی پاریس کە دەرچووی تر وای لێ هات کە دەبێت تۆ شتێ بکەی. ئەوە بوو
لەگەڵ بەغا ڕێکەوتن لەسەر ئەو ناحەیە هەردوو لە پێیان باش بوو کە بکرێ ئیشەکە. تورکیا تۆزێ پێی ناخۆشە تەڵان لەبەرەوە تا ئێستا نەیهێشتووە نەوتەکە نەوتی هەرێم بەربدرێتەوە و بنێرێ بۆ دەرەوە، چونکە بە پێی ڕێکەوتنەکەی پاریس تورکیا بێ ملیار و نیوێ دۆلار بدا بە عێراق وەکو قەرەبوو بەتەمان نییە بیدا ئەو ئێوێ داوا لەسەر عێراق قەیدکە لەلایەن شەریکە لە هەندێک لە مەحکەمەکانی ئەمریکا بە شێوەیەکی تر یعنی بڵێ کە ئەو حەقی هەیە قەرەبوو وەرگێ لەبەرەوە ئەو کێشەیە تا ئێستا حەل نەکراوە وترا کە لەم ڕۆژانە نەوتەکە ئەکرێتەوە، بەڵام نازانم تا چه حەدێ و کەیەکرێتەوە. باشە بەس هۆکاری ڕازیبوونی تورکیا بۆچی تورکیاوە بە ئاسانی ڕازی بوو کە نەوتەکە ڕابگیرێ پەیوەندی بۆ بکەنی توانیت لە بڕیاری دادگە دەربچێ؟ ئەوە باسی لەوە دەکەن کە پشتی کردوت هەرێم و بڵین ڕێکەوتنی 50 ساڵەش کە هەبوو لە بینی هەرێم و تورکیا گوێ بۆ ڕێکەوتنەش نەداوە و کۆتایی هاتووە. تورکیا چونکە ئەمە قەراریشی نێودەوڵەتیە 9 ساڵە ئەو داوایی کەوا عێراق لەسەر تورکیا قەیدی کردووە 9 ساڵە لەو محکەمەیە محکەمەی نێودەوڵەتی و تا ئاخرشت بریانیان داوە تورکیا ناتوانێت بەرەنگاری بریارەکانی نێودەوڵەتی بێتەوە بەتابەتی لەم ساڵە کە هەڵبژاردن هەیە ئەوان دەبێ حسابی هەموو شتێ بکەن و لە عینی وەختیشە هەل لە ئەساسە لەگەڵ عێراق تورکیا ئایان نەبێ عەلاقەیان باش بێ و کێشیان بۆ دروست نەبێ لەبەرەوە موافقەیان کردووە لەسەر ئەو مۆزوعە، بەڵام وەکو من وتم موافقەکە ئەوە نییە کە کێشەی تیان نەبێ. ئێستا گفتوگۆ هەیە لە بینیان و لە بینی عێراق کێشەی تیا ینی تورکیا داوای هەیە داوای قەرەبووەکە ینی بەو ئاسانیە ڕازی نەبووە کە بریاری محکەمەکە چیاڵێ 100% پێ ڕازی بێ تا ئێستا ماوە. بەڵێ بەڵێ بەس دکتۆر دوای ئەو بریارە بەشێکی زۆر هاوڵاتیان پێیان خۆشەکە نەوتەکە ڕاگیراوە کاری چێ بە بۆ چوونی بەڕێزت مەوەسم لە کوردستان پەیوەندی بە خراپی دارەدانی نەوتەکەوەیە کە ئیدارێکی خراپ درا نەیتوانی موچەدابین کرا وەکو پێویست پرۆژە و خزمەت گوزاری دیکە بۆ هاوڵاتیان دابین بکرێت؟ ئەو نەوتە بە قەناعەتی من هەر لە بناغا کێشەی تیا هەبووە تەبعاً شەفافیەتی تەواو نەبووە و لە عینی وەختیشە داهاتەکەی 140 بووە بۆ هەرێم زۆر داهات بۆ شەریکاتوانە ڕۆیوە و نەشی توانیوە ئابووری سەربەخۆی ئابووری دابین بکە و کێشەشە بۆ هەمیشە لە مەسەلەی موچە لێرە کێشەیە لەوێ کێشەیە کێشە هەبووە و هەموو جارێ مەجبور بوون لە عێراق پارە وەرگن، بەڵام لە عینی وەختی شابێ حسابی هۆش بکەین حکوومەتەکانی عێراقیش حکوومەتی مالیکی بە تایبەتی و پاشا عیبادی لەو کاتەی کە ئەو نەوتە فرۆشراوە لێرە ئەوانی زۆر خەتابار بوون چونکە بە پارەی هەرێمیان بڕیوە کێشیان بۆ هەرێم دروست کردووە ڕازی نەبوون بەوەی کەوا ئەو شایستە دارایانەی هەرێم هەیەی بیدەن وەکوی پێشمەرگە و وەکوی موچە و وەکو شتی تر ئەمانەش تاسیری هەبووە ینی خراپی حکوومەتەکانی عێراقیش تاسیری هەبووە و لەبەرەوە بەو شێوەیە بووە ئیتر ئێستا خەڵق ئومێدی هەیە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بێ بە شێوەیەکی باش و هەرێم ئیتر شایستە دارایەکانی خۆی وەرگێ و ئەو کێشانەی هەیەی لەگەڵ حکوومەتی سوودانی وردە وردە بتوانن بە پێی ئیتیفاقی کە کردویانە پێشەوەی حکوومەتەکە دروست بێ بتوانن ئەو کێشانەش چارەسەر بکەن. بەڵێ بەڕێستان ببورون بەڵێستان گەشتبینن بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە و بە یاسای بودجەش کە وا بڕیارە خوێنەوەی دووەمی بۆ کرا وا بڕیارە بە مزوانە پەسەند بکرێت گەشتبینن؟ وەڵی بەپێی ئەو ئەخبارەی کە جۆمان لێ بێ لە هەردوو لاوە و بەپێی ئەخباری کە لە ناو پەرلەمانی عێراقەوە پێمانەگا گەشتبینین یعنی کە ئەوانە جێبەجێ میزانیەکە ئەڵێن پارێژن
برای لەسەر دێشگە ڕوودا خوێنەوەی دووەمیش تەواو بوو و لە عینی وەختە ئەم ئیتیفاقەش کە کراوە حکوومەتی عێراق پێی باشە چوارچێوەی هەماهنگگی پێیان باشە و تەیدیان کردووە و لە عینی وەختە هەرێمیش تەیدی کردووە لەبەرەوە ئەبێ گەشتبین بین کە جێبەجێەکرێ تر وێدەبارین گەشتبینیەکەمان هەڵە نەبێ. بەڵێ دوای نەوت کە ئێستا نەوتێرێم ڕاگیرەوە پێ دوای هەنگاوی دیکەش بنرێت بەرامبەر بە هەرێم لە مامەڵی کردنی عێراق لەگەڵ خاوە سنووریەکان لەگەڵ پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم هێزی چەکدار هەنگاوی تریش دەنێت عێراق چاوەڕوان دەکرێت دوای ڕاگررتنی نەوتەکە؟ وابزانام ڕێکەوتنەکان مەسلەی نەوتە زیاتر وە لەو ڕێکەوتنەکەمان نەدیوە ئێمە و بڵاو نەکراوەتەوە دیارە ناهارێم نەبەغانەیان ویستوە بە تەفسی لەمەی بڵاوکەنەوە هەر ئەو مۆزوعایە زیاتر بەلای منەوە کێشەی چەکداری و ئەو شتانیان نیە بەڵام تەبیعی هەرێمە بێ پێداگرێ لەسەر مافەکانی پێشمەرگەش چۆ پێشمەرگە دەمێکە شایستە دارایەکانی خۆیان وەرنەگرتووە لە بەغا و لە عینی وەختیشە کە ئەوان بەشێکن لە هێزی بەرگری عێراق بە پێی دەستور لە عینی وەختا هەرێمە بێ و پێداگری بکات لە مەسلەی قەرەبووی خێزانی ئەمفالەکان چونکە ئەوە کێشەیەکە کە دەمێکە لەگەڵ حکوومەتەکانی عێراق هەیە نەی ئەتیرافەکان بە ینی پوزشێنەوە یاخود داوای لێبوردنەکەن لەگەلی کورد کە ئەو کۆمپالەی لەسەر کراوە کە ئەبێ بیکەن و قەرەبۆکانیشیان تا ئێستا نەداوەتەوە ئەوەشە بێت زۆر پێداگری لەسەر بکرێن. بەڵێ ئەی خوێندنەوەتان بۆ نزیکەی 6 مانگ تێپەڕێ بەسەر کابینەکەی سوودانی کەسایەتی سوودانی لە ماوەڵی لەگەڵ هەرێمی کوردستان و ئیدارەدانی عێراقیش لەو ماوەیەدا بە باشە دەیبینی یاخود وەکو پێویست نەیتوانێت ئیدارەیەکی باش بدات؟ وڵای سوودانی بەڕاستی من ئەیناسم تەبعاان لە کۆنەوە چونکە لە چەند وزارەتێکا بووە کۆن ئیشی کردووە پارێزگاری ئامارە بووە ئەنی بڵێن میسان و لە زۆر وەزیفا ئیشی کردووە سوودانی بەلای منەوە نەمبیستووە شتێکی خراپی لەسەر بێ لە ڕووی گەندەڵی و ئەو شتانی کە بازەکرێ و لەوە ئەچێ جدیش بێ بۆ جێبەجێکردنی یارە بەرنمەیەکی هەیە جدیەتی هەیە بێگومان خۆی ئەڵێ حکوومەتەکەی من ئیشی ئەساسی ئەوەیە کە بڕوای هاوڵاتیان وەرگێتەوە ئەزانێ بڕوای هاوڵاتیان نەماوە بە حکوومەتەکە بڕوا وەرگرینەوە وا بکەین بربەرەکانی گەندەڵیە مەسلەی بێگومان مخەدیراتە مەسلەی تێرۆر و عەداعش و ئەمانەیە مەسائلی تر بێگومان هەنگاو بەنێو خەریکە بڕوا ناکەم دەستی بگاتە حوتە گەورەکان یعنی ئەوانەی بڵێن حوتی گەندەڵی حوتە گەورەکان کە ئەڵێن نەهەنگە گەورەکان بەڵام بە خەریکە لەوانەی کە دەستی ئەیانگاتێ لەگەڵ وزارەتەکانی لەگەڵ لایەنەکان لەگەڵ ئەوانە هەنگاوی باشە تا حدێک باشترە لە وزارەتانی پێشوو کە دیومانە هەرێمیش لێ ڕازیە حیزبەکانی کوردیش بەگشتی لێ ڕازین تا حدێک و لە بەغاش دیسان ئەوانەی کە بڵێن ئیدارەی دەوڵەت و چوارچێوە لێ ڕازین سوننەکان ئیتیفاقیان هەیە لەگەڵی کەم و کۆڕیان هەیە بەڵام تا ئێستا دژیوە نەوەستاونەتەوە سەدر لەگەڵی نییە بەڵام دژیشی قسە ناکەن تا ئێستا بێدەنگن لەبەرەوە تا حدێک ممکنە بتوانێت بەعزێشت بکە بەڵام ئەبێت چاوەڕوانیشکەین چێشان مدەتی ئەوەی کە تێپەڕێوە زۆر نییە بزانین لە ئایندا چۆنە بێ ئیشەکانی چۆنە ڕوا تا چه حدێ سەرکەوتووە بێ مێدەوارین سەرکەوتوو بێ. بەڵێ ئەی پێوەست بە بودجە کە ئێستا بودجەیەکی 3 ساڵی نردوتە پەرلەمان پێ دوایە سوودانی خوازیاری ئەوەیە کە بڵێن 4 ساڵەکەی خۆی تەواو بکات
بەم زوانش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە ناچێت لە کاتێکە بوجە 3 ساڵە نێردراوە بۆی کە پەسەند بکرێت کە یەکەمین جاریشە بڵێن لە عێراق بودجەی 3 ساڵی پەسەند بکرێت. بەلای منەوە بەڵێ ئەوێ 3 ساڵی خۆی تەواو بکە ئەگەر بتوانێ و هەڵبژاردن ئەوەی کە وتیان لە ساڵێکاکە ناکرێەوە یعنی ئەمەلی نییە ئەو هەموو هەڵبژاردنە لە عێراقا هەر خۆی شتێکی هەڵەیە ئەو هەڵبژاردنە هەموو جارێ قانونەکە ئەگۆڕن فۆزی ئەگۆڕن یعنی هیچ وڵاتی ئەو بەو نەوعا ڕەفتار ناکە یعنی هەڵبژاردن نەکرێەوە هەموو هەڵبژاردنێ بێ یاسا بگۆڕن و هەموو هەڵبژاردنێ بێ یعنی مفۆزەکان بگۆڕن و سهل نییە بەڕاستی کێشەی زۆر لەسرە بەڵام نازانم تەوان ئەیکەنیانە بڕوا ناکەم بکرێ و بەڕاستی مهم ئیشکردنە بزانین تا چه حەدێچنە پێش ئەتوانن وەزعەکە چارەسەر بکەن و هەنگاوێکی تریشیان هەیە من پێم باشە ئەبیژەوەیە کە ئەنجومەنی پارێزگاکانیان زیندوو کردوێتەوە کە نەمابوو و ئەوە باشە خراپ نییە چونکە نیشانەی سیستەمێکی لامەرکەزیە ئێمە ئەڵێن عێراق فیدراالیە یا ئیتیحادیە یعنی لامەرکەزی سیاسی هەیە لەبەرەوە تۆ کە ئەو دەسەڵاتی پارێزگاکانە نەهێشت هەموو شتیاتە سەرمەرکەزەوە بێ بە وڵاتێکی ناوەندی یعنی حکوومەتێکی ناوەندی کە لەگەڵ فیدراالی ناگونجێ و لەگەڵ دەستوریش ناگونجێ لەبەرەوە ئەو هەنگاوانە خراپ نین وردە وردە جێبەجێ بکرێ بەڵام تەوان گرنگترین شت بەنیسبەت ئەو مەسلەی گەندەڵیە چوە گەندەڵیشی زۆر لە عێراق بڵاوەتەوە لەسەر هەموو ئاستەکان و لە عینی وەختیشە ئەبێ وریا بن وەک داعش وردە وردە چالاکی زیاتر بێ تەبەن کێشەی تر هەیە هینی دەرمانە هۆشبەر و کێشەی هاوڵاتیان و مەسلەی ئەو علاقەی لەگەڵ دەوڵەتەکانی دەرەوە هەیەە و لە عینی وەختە ژیانی خەڵق ینی ژیانی هاوڵاتیان مەسلەی ئاو مەسلەی کارەبا ئەم خەدەمات یعنی خزمەت گوزاری ئەمانە گرنگن چونکە هاوڵاتی ئەو شتانەیە بێ لەبەرەوە ئەبێ خەریکی ئەو شتانە بن و دەستوریش جێبەجێ بکەن و دەستورەکەش فیدراالیە وەکو نووسراوە یعنی ئیتیحادیە لەبێت لەوەیان لەبیر نەچێ حکوومەتی مرکزی کە ئەو دەوڵەتانەی پێش ئێستاە حکوومەتەکان هەوڵیاندا حکوومەتی مرکزی دابنێن و دەسەڵات هەمووی لە مرکز بێ ئەو کارە نەکەن چونکە ئەوە لەگەڵ دەستور ناگونجێ. بەڵێ کاکتۆر بینی سەردۆخی ناوخۆی هەرێم ئەو ملبلانی ناکۆکیانەی کە هەیە لە ملبلانی تێپەڕیوە لە بینی پارتیوێکێتی ئێستا بۆ نمونە ڕووداوی فڕۆکەخانەی سلێمانی هەبوو پارتیوێکێتی لێیان بوو بە کێشە مەسلەی موچە هەیە دەیان بووە بە کێشە مەسەلە ئەمنیەکان بە هەمان شێوە لە ململانی تێپەڕیوە ئەو ناکۆکیەکە لە بینی پارتیوێکێتی ئێستا لە کوردستانەیە. وڵی ململانێ زۆرە و ئێستا زۆر بووە ئەو ململانەیە و هەنگاویش نانێن بۆ جێبەجێکردنی هەر کێشەیەک ئەبینیە ئەبیێتە پێش بچووکیش بێ گەوراکرێ چونکە ململانەکە لە ئەساسا هەیە ینی ناڕێکن لەگەڵ یەک هەر یەکە بە شێوەیە تەماشای وەزعەکەکە هەر یەکە دەیەوێت ئەوی تر لاواز بکە کێشیان لە بینە هەیە و تەبعاً هەر یەکەش ناوچەیەکی داراکە نیوەی کوردستان ئەوی دارەیەەکە نیوەی ئەوی تری دارەیەەکە لەبەرەوە هەرە بێ ڕێک بن هیچ چاری تریان نییە بەڵام ڕێکبوون بەوەن بە دانیشتنە بێ دابنیشن لەگەڵ یەک زۆر وردە وردە خاڵ بە خاڵ باسی بکەم بزان ناکۆیشەکانیان چییە هەوڵ بند جێبەجێ بکەن بەتەمان نەبن خەڵقی کە بێ بۆیان جێبەجێ بکە یعنی هەرە بێ خۆیان جێبەجێ بکەن خەڵقی کە پێیان ئەڵێ دابنیشن جێبەجێکەن وا بکەن بەڵام نایەن وەکو جاران کۆن کە کێشە بوو ئەمریکا هاات وڵاتی ترە هاتەوەن ئەوە نەماوە زۆر ئیحتیمام ئەسم بە عێراقیش کەم بووە نەکرد کوردستان لەبەرەوە بێ خۆیان خەریکی کارەکانیان بن بێدەوارم بتوانن جێبەجێ بکەن خۆیان و حیزبەکانی تری کوردستانیش دانیشتن بکەن هەوڵ بدەن کێشەکان چارەسەر بکەن خاڵ بە خاڵ تەماشای بکەن
نەک یەک دانیشتن و ئیتر نەمێنێ یەک لە دوای یەک زنجیرەیە دانیشتن بۆی بتوانن کارێ بکەن چی لە بەرژەوەندی ئەو میلەتەیە بیکەن حیزبایەتی تەسک نەکەن کوردایەتی بکەن حیزبایەتی تەسک دەرەجە دوو بێ کوردایەتی دەرەجەیەک بێ بەرژەوەندی میلەتەکە دەرەجەیەک بێ دڵنیام ئەتوانن وردە وردە هەنگاو بنن بەرەو ڕێکەوتن وێدەواریشن وابێ ئیتر نازانین زۆر نیشانەی وان نییە بەڵام ئومێدەوارین پێاب بێ. بەڵێ بەس پێویست بە فڕۆکەخانەی سلێمانی کە ئێستا تورکیا دایخستووە بڵێن ئاسمانی خۆی بەڕووی فڕۆکەخانەی سلێمانی داخستووە و لێرەش شەڕە بەیاننام هەبوو لە بینی پارتی و یەکێتی تۆ داخستنی فڕۆکەخانەکە چۆن دەبینیوە و شەڕە بەیاننامەش کە دروست بوو هەردوولایان یەکتریان تۆمەتبار کردبەوەی کە کار بۆ تورکیان کردووە ینی معلوماتیان پێداوە ئەو شەڕە بەیاننامەش چۆن دەبینیت؟ من داخستنی فڕۆکەخانەکە لایەن تورکیاوە شەرمەزارەکەم تورکیا سیاسەتی دژی کووردە و دژی کوردی ڕۆژاوایە کوردی ڕۆژهەڵات کوردی باکووری خۆی شەڕەکە لەگەڵیان دژی ئێمەشە دژی هەرێمیشە بە ناچاری ئەوە پەیوەندی لەگەڵ هەرێم هەیە لەبەر تیجارەت و نەوت و حدودی لەگەڵ هەیە ئەوانە لەبەرەوە بەڕێی من داخستنی بە هیچ شێوەیە جێ ڕەزامەندی نییە و شەرمەزارێک لێ بێگومان مەسەلەکەی کە ڕووی داوە ئەوان وا حسابەکەن تێرۆریستە کە مەزلوم کۆبانی هاتووە مەزلوم کۆبانی تێرۆریست نییە مەزلوم کۆبانی گەورەترین شەڕکەرە دژی تێرۆریست ئەوەی جەماعەتی ئەوان کردویانە دژی داعشەکان کەس نەی کردووە ئەو هەموو شەهیدیاندا و ئەمریکا خۆی شاهیدە لەسەر ئەوە و لەگەڵیانە لەبەرەوە بەڕێی من هەنگاوەکەی تورکیا بەو شێوەیە و ئەڵێ من فڕۆخانە بکەمەوە بێ مراقبەی بکەم بێ من لێ بە مراقبەی فڕۆکانە بکەم چۆن شیوا بێ طبعاً لەبەرەوە بەو شێوەیە بەڵام جێی داخ ئەوەیەکەوە ئەو کێشەیە دیسان ناکۆچی بەینی یەکێتی و پارتی زیاتر کردووە چونکە حکوومەتی کوردستان هەڵێ ئەو شتانە ڕویان داوە من ئاگادار نیم کە ڕویان داوە ئەگەر حیزبەکان ڕێک بوونە هەموو کەسی ئاگادارە بوو لەو بارەوە بەڵام ئەمریکیەکان خۆیان لەگەڵ مەزلوم بوون خۆ بەتەنها نەبووە لەبەرەوە بەڕێی من ئەوە مۆزوعێکە تورکیا گەورەی کردووە تورکیا دروستی کردووە و مۆزوعێکی مهم نییە و فڕۆکەخانەش حەقی خەڵقەکە هەیبێ نابێت تورکیا هەر وەختێ ویستی دایخا و بیکاتەوە و نەیکاتەوە و ئاسمانەکەی داخا بە ڕووی تیارەی کاچێ بۆ کوردستان یان ناچێ و ئومێدەوانم کەەوە ئەوە چارەسەر بکرێ بە شێوەیەک کەوا مافی هاوڵاتیانی کوردستان پارێزێ و ناکۆچیش نەکەوێتە بینی دوو حیزبەکە ڕێک بن لەگەڵ یەک هاوکار بن هەر کێشەیەک لەو مۆزوعا هەیە بە دانیشتن چارەسەری بکەن نەهێڵن پەرە بشێنێ. بەڵێ ئەوەی کە پەیوەست بە پەیوەندی سلێمانی و ڕۆژاوای کوردستان یاخود یەکێتی و پەکەکە و ڕۆژاوا پێدوای دەبێت چۆن پەیوەندیەک بێ کە کاردانەوەی زۆری لێ نەکەوێتەوە هاوسەنگ بێت پەیوەندیەکان؟ وەڵی خۆیەوە پەیوەندیان زۆر تەبیعیە بەڕێی من ڕۆژاوا ئەمە هەمومان تێیدە ڕۆژاواکەین و ڕۆژاوا کێشەی گەورەیان لەگەڵ سووریا هەیە لەگەڵ تورکیا هەیە بۆچی یعنی کووردە نابێت دژیان بێ ئەوانیش نابێت دژی وەزعی باشوور بن دەبێت هاوکار بن لەگەڵ یەک بەو شێوەیە و لە عینی وەختیشا بە ڕێی من ئەو وەزعی کە هەیە یعنی بە قەنەعەتی من هەمووی خەتای تورکیایە بەڕێی من تورکیا دژی کووردە مەسەلە ئەڵێ پەکەکە بەڵێ دژی پەکەیە بەڵام ئایا هادەپ چییە؟ دژی هادەپیشە دژی پەرلەمانەکانی کوردستانیشە لە ناو پەرلەمانی تورکیا دژی ڕئیس بەلەدیەکانیشە دژی هەموو کوردێکە تورکیا هیچ کوردێکی پێ باش نییە لەبەرەوە بەڕێی من تورکیا ئەساسی کێشەکانە واگەر تورکیا سیاسەتی بگۆڕێ گفتوگۆ لەگەڵ کوردکە و ڕێکەوێ هیچ مشکلە نامێنێ
هەمووی خەتای تورکیایە لەبەرەوە دەبێت بەو شێوەیە تەماشاکەین نەکەوینە گیانی یەک و دوو زدی یەک و دووین بکەین کێشەکان علەساس بینی ئەمانەیە لە تورکیایە جیناکە شخصێ لە ڕۆژاوە بێ بە سلێمانیا بە بۆ هەولێر قەیچێکە زۆر احتیادیە لەبەرەوە تورکیا نایەوێ هیچ شتێکی کوردی هاوکاریکی کوردی هەبێ و کێشەکە تورکیایە و هەمومانە بێ شەرمەزاری ئەو سیاسەتەی تورکیا بکەین و داوا بکەین تورکیا بیگۆڕێ و گفتوگۆ لەگەڵ ئۆجەلان بێ لەگەڵ کوردەکان بێ ئەگەر لەگەڵ پەکەکە نایکا قەیناکە با لەگەڵ ڕێز بەلەدیەکان بیکە لەگەڵ پەرلەمانتارەکان بیکە لەگەڵ هادەب بیکە بۆ ئەوەی کوردیش مافی خۆی هەبێ و کوشتاری کوردستان تەواو بێ لەم دی و لەو دی و طبیعی بە هەمیشە داواشمان کردو ئێسش من داواکەم لە پەکەکە کەوا ئەوانیش کێشە بۆ کوردی باشوور دروست نەکەن هەوڵ بن کە لە باشوورن ئێستا شەڕیان هەیە لەگەڵ تورکیا کارێکی وا نەکەن ئەو شەڕە و ئەو وەزعی دروست بووە لە کوردی باشوور بدات کە باشووریش ئەحزابی خۆی هەیە ئیدارەی خۆی هەیە وەزعی خۆی هەیە دەبێت پەکەکە تەقدیری ئەو وەزع بکە ئەجینا کێشەکان زیاترە بن. بەڵێ چەند پرسیارێک تر بە کورتی زیاتر کات ناگرین سەبارەت بە هەڵبژارنەکانی تورکیا پێ دوای کاریگەری دەبێت لەسەر پەیوەست بە هەرێمی کوردستان و بە عێراقیش هەڵبژارنەکانی تورکیەکەوا بڕیارە لە مانگی 5 بەڕێوە بچن؟ مانگی 5 بەڕێوە چێ من ئومێدەوانم ئەردوگان دەرنەچێ حیزبەکەشی شکست بێنێت چکە زۆر خراپ بوون لەگەڵ کورد و بە شێوەیەک ڕفتانیان کردووە کەس وا ڕفتانی نەکردو ئەم هەموو ساڵە ئەم شەڕە چەند هەوڵی ئاشتی دراوە هەرنەی کردووە چەند هەوڵێنی کردووە من ئومێدەوانم کەەوە دەرنەچێ لەو هەڵبژاردنە و جەماعەتێکی تر بێنە پێشەوە ئەو کەمال ئۆغڵوە ئەوی جەهەپە کە ئەو بەربژێرە بۆ سەرە کۆمار بەرامبەر ئەردوگان ئەگەر ئەو دەرچێ وەکو خۆی ئەڵێ کورد و تورک بران و ئێمە قەدەر وای لێکردەوە کە بەیەکەوە بژین و کێشەی کورد بە شەڕ هەل نابێ دەبێت لە ناو پەرلەمان حەلیکەین و بێدەوارین ئەوە ببێ بە پرۆژەیە بێ بە شتێک کێشەی کوردی باکوور و ناوچەکانی کەس چارەسەر بکرێت چونکە ئەگەر لە باکوور چارەسەر بکرێت تاسیل لە بەشەکانی تریژەکە من دووارم ئەندا ئەو هەڵبژاردنە ئەنجامی باش نەبێ بۆ ئەکەپە و مەهەپە کە زۆر ڕەگەزپەرستە و ئومێدەوارم ئەوانە بێنە یعنی ببنە بەرپرسیار یا بەرسەرە کۆماریاتی کە ئەڵێن ئێمە کێشەی کورد حەلەکەین بێشەڕ و لە ناو پەرلەمان حەلیەکەین بزانین چۆن حەلیەکەن هیچ نەبێ ئەوە قسەیەکە کە جیاوازە لە قسەکەی ئەردوگان کە هەموو کورد بەخرا بەزانێ و بەردەوامە لەسەر ئەو شەڕەی کە نەسوودی تورکی هەیە نەسوودی کوردی هەیە و شەڕێکە کە ساڵەهای ساڵە بەردەوامە بێنەتیجە و زەرێکی زۆری لە هەموو کەسێداوە. بەڵێ بەس کەمال کلیزار ئۆغڵۆ کە لەسەر تەختی بڵین میراتی کەمال ئەتاتورکە پێدوانی هەر قسە بێ ئێستا بەدیلەکە خراپتر نابێت و ڕەنگەوە ئێستا قسە بکات بەڵام حیزبەکەی تێڕوانینەکانی شتێکیان بۆ کورد پێیە کە حیزبەکەی کەمال ئەتاتورکە کە پێشتر زۆر کوردی سەرکورد کردووە؟ وڵای بەنسبەت کوردەوە لە کوردستانی تورکیا من تەماشای ڕێی هادە بکەم کە حیزبێکە تا حد معلومە بەرنامەی باشی هەیە بۆ کورد و تەماشای ڕێی ئەو کوردانە ئەەکەم کە لەوێن یعنی با بڵین پەکەکەیە ئەوانەیە حیزبی سۆسیالیستە حیزبی دیموکراتی کوردستانی ئەوەیە زۆر حیزب هەن لە کوردستانی تورکیا هەمویان بەیەکەوە ئەوان زیاتر هیچیان لە سیاسەتی ئەردوگان ڕازی نین ئەردوگانیش بە شێوەیەک ڕەفتارەکە کە بەردەوامە بێ لە شەڕەکە و هەر کەسێ جوڵەیەکی کرد ئەڵێ ئەوە تێرۆریستە و مەسەلەن ئەو لەشکرەکەیە نێرێ
دوور ئەینێرێ بۆ باشوور بۆ ڕۆژاوا لە ناو باکوور کوردە کوژێ بەڵام ئەگەر کوردێت تفەنگێکی هەڵگرت دیفاعی لە خۆی کرد ئەڵێ ئەوە تێرۆیستە لە حەقیقەتە ئەوان تێرۆیستن تێرۆیستی دەوڵەت بەرامبەر کورد بەکارێنن لەبەرەوە من مادەم ئەو حیزبانە هادەف و حیزبەکانی تر تەئیدی ئەوە ئەکەن کەەوە ئەردوگان دەرنەچێ و ئەوانی کە دەرچن منیش ئەو ڕێیم پێبا دیارە هۆکاریان هەیە ئیتر نازانم پاژەوە کە هێنە سەر حکم ئەو قسانە ئێسایی کەن جێبەجێیەکەن ئەوەیان معلوم نییە ناتوانی زەمانی بکەی بەڵام ئومێدەوارین باشتر بێ هیچ نەبێ ئەڵێن بە شەڕ کێشەی کورد حەل نابێ ئەوەیان تا حدێک شتێکی خراپ نییان بەڵێ بەڵێ کاکتۆر سەبارەت بە ڕێکەوتنی ئێران و سعودیە بوو کاریگەری دەبێت لەسەر عێراق لەسەر ناوچەکە ئەو لێک نزیک بوونەوەی کە هەبووە جددی نییە ڕێکەوتنەکە ئەوە مهم نییە ینی شکڵیە تقریبا چونکە بتوێنێتەوە ئێران معلومە سیاسەتی سعودیەش معلومە سیاسەتی بەڵام هەر ئەوەیە ئەو هێورکردنەوەی وەزعەکەیە و پەیوەندی لەگەڵیان و عێراقیش خۆی دەوری هەبووە لەو هێورکردنەوەیە عێراق لە سەرەتا دەوری هەبوو حکوومەتی عێراق لەوەی کە سعودیە و ئێران بڵین وەزعەکەی هێمن بکەنەوە و تەطبیع هەبێ لە بینیان بڕوان ناکەم تاسیری خراپی هەبێ لەسەر عێراق چونکەش جددیش نییە ڕێکەوتنەکە و علااقاتی عێراقی سەر لەگەڵ سعودیە باشە خراپ نییە و لەگەڵ ئێرانیش علااقاتی هەیە بەڵێ ئەی پێیوەست بە ئەمریکا کاک دکتۆر پاشەخشەی کردووە بۆیە ئێستا چین هاتووە ناو بژیوانی دەکات لە خۆڕەڵاتی ناوەڕاست ئەمریکا تووشیش کەس و پاشەکسەی زۆر بووە پاشەکشەی نەکردووە ناشیکە بەڵام تەبعاان سیاسەتەکانی دێمن بایدن سیاسەکانی لاوازن ئەمریکای لاواز کردووە تقریبان بەرامبەر ئێران بەرامبەر لایەنی تر و لە عینی وەختیشا گلەیەکی زۆر لەسەری هەیە ناو ئەمریکا خۆی لایەن جمهوریەکان بە تایبەتی لەبەر وێسە کەوتۆتە خۆی وردە وردە تیارە هەڵگر و پاپۆری غەواسات و شدە نێرێ بۆ منتیقە بۆ ئەوەی قووەتی خۆی نیشان بدات چونکە خۆی تەرشی حکاتەوە بۆ 2024 دەیەوێ بە شێوەیەکی بە قووەت خۆی نیشان بدا بەڵام تا ئێستاش هەر لاوازە بە قەنەعەتی من بە تایبەتی لە سیاسەتی بەرامبەر ئێران و لەوانەیە لە ئەمریکاش گلەی زۆر لەسەر هەیە لەبەرەوە ناو ئەمریکا زۆر گلەی هەیە ئەڵێن دەوری ئەمریکا لە دەرەوە کەم بووە و پێویستە ئەمریکا دەوری زیاتر بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرامبەر ئێران بە تایبەتی کە چالاکی هەیە لە عێراق لە سووریا لە لوبناان لە غەزە لە یەمەن لە هەموو شوێنەکان طبیعی ئەوەش هەیە جا ئەمریکا خۆی چیەکایەننا باش بە قەنەعەتی من سیاسەتی بایدن سیاسەتێکی سەرکەوتوو نەبووە و بڕواناکەم زۆر سەرکەوتوانە بتوانێت ئەو کارانە بکات باشە بە دوو خولەکەمان ماوە کاک تۆ سوپاس دەکەم سەبارەت بە هەرێمی کوردستان ئێستا و کێشەی کە قوڵ بۆتەوە لە بینی مەسر و بارزانانی قوبات تاڵبانی کێتی و پارتی کەن بڵین لەسەر و بەری بجەژنین چی بە چارەسەر دەزانی بۆ دۆخی هەرێم هەندێکیان و دەڵێن با دوو ئیدارەکە بە تاواتی ڕابگەین ڕێگلا بکرێتەوە یاخود چی بکرێت چی بە چارەسەر دەزانن وڵا چارەسەرەوەی دابنیشن ینی خۆ دوور بە دوور بۆ قسە بکەنەوە هەردووچیان لە عینی شارن خۆ قوبات لە هەولێری شار دابنیشن بەیەکەوە و بزان چییە مەسەلە و چی نییە و دوور بە دوور بۆ قسە بکەن بە ئیعلام و ئەو بڵێوا و بڵێوا و مەجای ئیعلامی سێبەرەکانیان بدەن ئەو هێرش بکە و هێرش بکاتەوە ئەوە باش نییە بە قەنەعەتی من و حەقە وەزعی کوردستان تۆزێ بە جددی تەماشا بکرێ من ئومێدەوار بووم کە کاک مەسعود خۆی بەعتیبار لە هەمویان کۆنترە و گەورەترە و دەوری هەیە و مبادرەیە بکە هەوڵێ بدا کە ئەم حیزبانە هەمویان کۆ بکاتەوە مەسەلەی کوردمان هەیە ئەگەر هەموو بۆ کوردی ژەکەین لێ بە یەکەوە خەریک بین ئەگەر هەری حیزبەش بۆ خۆی ئیژەکە بە ئەعلانیکەن بڵێ ئێمە هەر حیزبە بۆ خۆمانی ژەکەین ئەو وەختە خەڵە زۆر گلیان لێ ناکات
بەڵێ با دوا پرسیارمە سەر جگە لە ناکۆکی سیاسی دوا پرسیارم سوپاس دەکەم لەسەر ئاشتەوایی کۆمەڵایەتی سێمە دەبینین لە ماوەی ڕابردوو کۆمەڵی ڕوودا و هەبوو سوکاتی پێکردنەوەکو سەرتاشین ئەتە لەو ڕۆژانەدا کوشتنی خەڵک هەبوو لەلایەن برای بەرپرسێکی حکمیەوە ینی چی بکرێ بۆ کە ئێستا ئاشتەوا سیاسەکە کەوتوتە مەترسیەوە ئاشتەوای کۆمەڵایەتەکەش زیاتر نەکەوێتە مەترسیەوە وڵاوەش طبعا ئەکرێ لە هەموو وڵاتی ئەوە هەیە طبعا ئەو شتانە ڕوەدەن تقریبا بەڵام مشکلی ئێمە چەکایە عالەمە هەمووی چەکدارە چەک بڵاو بۆتەوە لە هەموو ماڵێ شەش حەوت چەکتەوە بینی و ئەو ڕۆحیەتی هەمووی چەکدار و هەمووی چەکی پێبێت چەکی قورسیش نەکە چەکی قورس چەکی مامناوەندی ئەوانەش هەیە طبعا ئەو شەڕ و شۆڕانە هەرە بێ ئەو کێشانە هەرە بێ مهم ئەوەیە هەوڵ بدەین بە هەمومان وەزع سیاسیەکە چاپ بکەین و یاسا سەروەر بێ یاسا ئەگەر هەبێ دەستور یاسا بەداخەوە هەرێم نەیتوانیوە دەستوری بە خۆی بنووسێ بێتە ئەساس یاسا سەروەر بێ ئەو قانونانی دەرەچن جێبەجێ بێ چەک نەبێ بە حکم یاسا بەبێ بە حکم یعنی چەکدارێک و یەکێ چەکدارە و دە سیارەی بەدواوێ ئەوی تر چوار سیارێ بەدوا ئەوانە حکم نەکەن ئەوە حکم بکاکەوە یاسایە قانونە ئەگەر یاسا حکم بکە ئەو شتانە ناتوانرێت جێبەجێ ببێ و ئەگەر بوش بەتوندی ئەبێ بەرەنگاریان بینەوە لەبەرەوە بەڕێی من بێدەوارم کە بتوانین هەم دەستورێکمانە بێ کە نەمانتوانیەوە بینوسین پەرلەمانیش وابێ کە بتوانێت دەورێکی باشتر ببینێ و مەسئولە گەورەکانیش لە ئەنتخاباتی ئایندە بچنە ناو پەرلەمان لە وڵاتانی دنیا کە دیموکراتین و پەرلەمانین هەموو مەسئولەکان لە پەرلەمانن پەرلەمانە بێ بەجێ بریار پەرلەمان بێ بە مەرجع بەڵام ئێمە پەرلەمان بۆ بەلاوەکی چونکە هیچ مەسئولێکی کە بریاری بەدەستە ناو پەرلەمان نییە بەداخەوەیان بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر محەممەد عوسمان سیاسەتمەدار مادومان کردی هیوای لەش ساغێت بۆ دەخوازین زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمان سوپاس بۆ ئێوە بینەرانی بڕێ سوپاس بۆ هاوکارانە خواتان لەگەڵ